بەنای خوای بەخشەندە و میهرەبان خوێندکاران و بەڕێزانی خۆشەویستی بینەر و بیسەر سڵام عەلەیکوم بۆ هەڵقەیەکی تر لە زەنجیرە بابەتی خاڵەکان و تایبەتمەندی گفتوگۆ و کەسایەتی ئاکادمیک و کەسایەتی و گفتوگۆی غێری ئاکادمیک گەیشتینەوە خزمەتتان. لە هەڵقەی پێشووە باسەکە گەیشت بەوە کە گفتوگۆ وەکو خاڵێکی گرنگی ڕەفتاری کۆمەڵایەتی بەشەر دوو تەوەری هەیە: گفتوگۆی بێهەدەف، گفتوگۆی با هەدەف. لە گفتوگۆی هەدەفدارە چوار شێوەمان بوو: گفتوگۆی معنا محور کە بۆ تەفاهم بوو، گفتوگۆی حەقیقەت محور و اکتشافی کە زۆرتر لە بابەتی علمە بەدوایە ئەڕۆین و لە زانستە. ئەم دوانەمان شی کردو و ئەمجار گەیشتینە خزمەتتان بۆ گفتوگۆی تەوافقی کە لە بینی دوو کەس، دوو شەریکە، دوو کۆمەڵگا، دوو زانکۆیی، دوو مامۆستا و هەر کەسێکی ترا دەست پێەکات و هەدەف لەم گفتوگۆ ئەوەیەکە لە بەرژەوەندیەکە، لە فایدەیەکە ئێمە چۆن شەریک بین، چۆن هەردوو لا بتوانین براوە بین، هیچ کاممان دۆڕاو نەبین، چۆن پێکەوە هاوبەش کار بکەین، چۆن جیاتی بە یەکتر بکەنین پێکەوە بکەنین، چۆن جیاتر یەکتر بخۆین و یەکۆ بخۆین و چۆن ئەگەر ژیانی خێزانیە هاوسەری یەک بین نەک هاوشەڕی یەک، و ئەگەر لە علم و زانستا هەوڵەدەین هاوکاری یەکتر بین نەک دژمن و بەرهەڵستی یەکتری بکەین. بۆیە ئەم گفتوگۆ محوەرەکەی فایدە محوەریە. هەوڵ بدەین فایدەی یەکتری زۆر بکەین، بەرژەوەندی یەکتری زۆر بکەین. ئەگەر ناتوانین بەرژەوەندی زۆر بکەین، هەوڵ بدەین خەسارەکان کەم بکەینەوە، بەرگری لە زەرەرەکان بکەین. ئەم گفتوگۆ لانی کەم دوو کەسی واتیە، یا کەسێک تەکی شتێکە، یا کەسێک تەکی شەریکەیەکە، یا کەسێک تەکی کەسێکی ترە، پێویستە لەسەر بەشکردنی سەهمیان، لەسەر بەشکردنی ماڵ، لەسەر بەشکردنی پلە و مەقام، لەسەر بەشکردنی شتێک پێکەوە هاوکاریەک دەست پێ بکەن. ئەم هاوکاریە دووبارە پێویستە بە شێوەیەکی زانستی بیکەین، یعنی وەکو کەسێکی ئاکادمی. خاڵەکان وا هاوکاری تیاکەین ڕوونی بکەینەوە، سەریح و ڕۆشن شتەکان بێژین بۆ یەکتری، ئێبهام نەیەڵینەوە، وشەکان چەندین مانا ئەگرنە بەر، کام مانایان مەبەستمانە بخێنە پێشچاوی یەکتر تا تەفاهم دروست بێ، یعنی تا گفتوگۆی ئەوەڵ جێگەی خۆی بگرێ، یعنی معناکان جێگەی خۆیان برن، لە یەک حاڵی بووین، ڕۆشن و وازح وێت شتەکە تا لەسەری قەرارداد بکەین و وریابین. نابێ لەم گفتوگۆە ڕەفیقمان دۆڕاو بێت، چون ئەگەر دۆڕاو بێت گفتوگۆکە ئەپچڕێ و ڕەنگە بچوە بۆ گفتوگۆی نەوعی چوارم کە تا ئێستا باسمان نەکردو و گفتوگۆیەکی ئینسانی نییە، بەڵکو ئەبێ هەوڵ بدەین بە شێوەیەک محاسبەی هەزینەکان و فایدەکان بکەین، ئەوەی کە تێچووە و ئەوەی کە داهاتە، کە تێچوو داهات بە لای داهاتی هەردوو لاغا سەرکەوێت تا هەردوو لا ڕازی بن و خۆشحاڵ بوون. بنیادی ئەم گفتوگۆ ئەوەیە ناوێ بەرانبەر لا ببین، حەزبی بکەین، بیکوژین، بیبڕین، بێڕێزی پێ بکەین، دای بەزێنین، لاواز و زەعیفی بکەین، چون ئەگەر بیکەین هیچ داهاتەکەمان لە بین نەچێ، ڕەنگە تێچووەکەیش لە بین بووین. بۆیە لەم گفتوگۆ کە لە کۆمەلگا دەست پێکات، بەرژەوەندی خۆت، بەرژەوەندی کۆمەلگا، بەرژەوەندی زانست، بەرژەوەندی ئاین، کاتێکە بەرچاویەکەی ئەبێ بەرانبەرەکەیشت هاوکات تەکیا بەرچاو بکەی و وریابی ئەخلاقدا نەبەزێ و بەرانبەر دۆڕاو نەبێت و ئەبێ لە دۆڕانی خۆیشت خۆت بپارێزی. لەم گفتوگۆە زۆرترین شتێکە بەرچاوەکرێت ڕەوشتی عەقلیە، عەقڵانەس. ڕەنگە شتەکە زانستی و علمی نەبێت، بەڵام ئەبێ منطقی و ئەخلاقی و عەقلی بێت. عەقڵ وەسیلەی تەشخیصی دروستە، عەقڵ
ئەبزاری ویژدانە کە هەڵسەنگاندنی پێکەین. عەقڵ شتێکە لە بینی من و بەرانبەرما تەفاهم دروستەکات، ڕەزایەت دروستەکات. ئەگەر کڵاو نەنێنە سەری یەکتری، ئەگەر بە ڕاشکاوی و بەڕاستی قسە بکەین، ئەم گفتوگۆ ئەتوانێت یارمەتی هەردوو لامان بکات بۆ سەرکەوتن.